بەڵازان و خۆشەی سامان لە تەوەری یەکەمی بەرنامەکەماندا باز لە گرنگیدان بە ئەرشیف دەکەین زانین ئەو بابەتانە چین کە پێویستە ئەرشیف بکرێن و شێوازی ئەرشیفکردنی نووسرا و دەستنووس و یاخود هەر شتێکی دیکە چۆن ئەرشیف دەکرێت بۆ گرنگە ئەرشیف بکرێن و ئەو دەستنووس و ئەو بابەتە مێژویانی کە هەن لە ئێستادا ئەرشیف کراون و ماونەتەوە تا چەند بوونەتە مایەوەی کە کەسانی دیکە مامۆستایانی زانکۆ پسپۆڕان خوێندکارانی زانکۆ سوودی لێ ببینن. ئەم جۆرە ئەرشیفکردانە ئەرشیفکردن تەنها بە دەستنووسیش نییە، زۆر جار لەوانەیە ڤیدیۆ یاخود هەر بابەتێکی دیکە بە شێواز لە شێوازەکان ئەرشیف دەکرێت وە سوودێکی تایبەتی دەبێت. گفتوگۆ دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز کاوە پێنجێنی بەڕێزیان ڕاگەیاندکارن وەروەها کاندیدن لە کۆمەڵی دادگەری بەژمارەدا. کاکاویان زۆر بەخێر بێن. بەخێر بێت. کاکاوە لەوە دەست پێ بکەین مەبەست چێ لە ئەرشیف بەچی دەوترێت ئەرشیف؟ وەڵام بسم الله الرحمن الرحیم سواز بۆم دەرفەتە. ئەرشیف گەڵین ئەرشیف ئیتر پێش ئەم سەعاتە پێش ئەم ساتە وەختە سەعاتی پێشتر ئەو شتێک کە دائەندێ حتاوەکو بگەڕێرە بە مێژووە ئەو شتانەی کە ئەبنە دۆکۆمێند و ئیشیان لەسەر دەکرێت بۆ کاتی خۆی و بۆ حەدەسەکان ئەوانە هەمووی ئەرشیفن. مێژوو ئیتر لە بەرەبەیانی مێژوو هەچیەک هەیە هەچیەکمان تێپەڕاندووە ئەوانە ئەرشیفن. ئەرشیف لە وشەکە لاتینیە ئارخیۆنی یۆنانیە زۆر جار مەبەستدەی ئەو سندوقە قایمە بۆ کە دۆکۆمێنتی تێهەڵگیراوە. سندوقێکی قایم چۆن مەسەن لە تەیاراڵێ ئەوە سندوقە ڕەشەکەیە ئەو سندوقە قایمە بووە کە دۆکۆمێنتی تێهەڵگیراوە دیارە ئەوان ئەهمیەتیان زانیوە. ئێمەین کە قیمەتی ئەرشیف نازانین. ئەویش بۆچی قیمەتی نازانین؟ هەمیشە گەلێکی بندەست بووین. گەلی بندەست نازانێت، یعنی هەر هەوڵی مانەوە و مانەوەی شونازە بیری ئەرشیفیەچێ و بیری ئەرشیفکردنی شتەکانی شتێکی زۆر زۆر گرنگی شایانی بمێنێتەوە بۆ مێژوو کولتوری ئەو نەت. ئەسڵەن ئەگەر ئەرشیف نەبێ و ئەگەر دۆکۆمێن نەبێ و ئەو وەسائقانە نەبێ وەکو وایە تۆ لە ماڵەکەی خۆتا بێ تاپۆ دانیشتویت بێ تاپۆ دانیشتویت. کاتە گرنگیەکەی لە چیا خۆی ئەبینێتەوە؟ ئایا چەند شتێکی دیاری کراوەیان ئەو تا ئێوە کە زیاتر لە بوارەکەی قوڵبوونەتەوە؟ من حەقم بەسەر مۆڤعی معنەویەکەیەوە نییە، چونکە هەتا مەسەلەن تۆ دەسەڵاتێکت نەبێ هەتا گەلی بندەست بی گرنگیەکەی هەر معنەویە. بەڵام ئێستا ئەرشیف مەسەل بۆ نمونە خەریتەیەکە بوو ڕێژموری پێشووی عێراق مام جەلال لە مدافعانی نیشتیمانیەکە ئەو خەریتە زۆر ئیشی گەورەی وەکرا ئەو ئەرشیف بوو. کاڵی ئەرشیف کەڵکی خۆی ئەگرێت و ئەرشیف هەموو شتێکە ئەوە ئەرشیف بوو. لە دێر زەماندا کاکاوە ینی زۆر داگیرکارە تۆ خێرا پەلاماری ئەرشیفی داوە سووتانوێتی نەیهێشتووە. بۆچی؟ بۆی کە شناس و کولتوری ئەو نەیەڵێت؟ بەڵێ ئەوە هەر ئەم جارش لە گرتنی عێراقا یەکسەر پەلاماری مەتحەفەکانیاندا پەلاماری هەندێک شوێنی ئەثەریاندا. بەڵێ بۆ کە تۆ تاریخت نەما کە تۆ مەسەلەن تاپۆی شتەکانت نەما کە تۆ مەسەلەن وەسیقەیەکت بەدەستەوە نەما ئیتر زیادەی وەکو کرێشیە گوای لە وڵاتی خۆتا. ئەو مەسەلەن بۆ نمونە ئێستا هەر لە ڕووخاندنی دەوڵەتە پێشوەکانی کوردیشا مەسەلەن سعید ناکام لە ئینەکەی سیاحەتنامەکەی ئەولیا چەلەبیاڵێ کە هات ئەولیا چەلەبی بۆیە هاتە کوردستان و ئەوەنە بار کتێبی برد لەو دەوڵەتە کوردیەکە ڕووخا ئەوەندە بار مەموریەتی ئەوە بوو کتێبی برد. کتێب و وەسیقەمان ڕۆی بۆ تورکیا. مەسەلەن هەر وڵاتێک هاتی بێت مەسەلەن شتێکی توحەفی جوان هەبوو تەفسیرەکەی بەیزاوی لە هەر لات کردەوە نەما لە سلێمانیە. بۆ ئێمە قیمەتی ئەرشیف نازانین، ئێمە گەلێکی هوشیاریمان نییە. بۆ نمونە ئێستا دەوڵەتی ئێرانی ڕووخا دەوڵەتی شا ڕووخا ئێستا کەوتکەچایەکی ماڵەکەی شا خەڵک بۆتە سەروەتی نیشتیمانی خەڵگەچێ بە پارە سەیریەکە یەک شقارتە یەک کەوتکەچای ماڵەکەی نەفەوتە. بۆ ئەزانن چیەکەن ئەزانن قیمەتی ئەرشیف چییە ئەزانن. ئێمە لەبەری وەعیکی وامان نییە دوژمنیانیش چاویان تێ بڕیوین چاوشنەکان ئیتر ئەوە ئێمە هەر لەحزەیەک بینیمان لە سلێمانیان ئینتیفاضە کرا خەڵگەچ و پەلاماری مەتحەفەکەیەدا ئێکاکە بوو یعنی هەموو شتێک لەم وڵاتی من و تۆ تەریب کرا بە تایبەت کەلتور و ڕۆشنبیریمان.
کاکە باست لەوە کرد کە هەندێک هۆکاری دەرەکی هەن بۆی کە ئەرشیف لە ناوبرە بەڵام ئێمە وەکو کورد خۆمان تا چەندێک گرنگیمان بە هەڵگرتنی ئەرشیف داوە. من نمونەیەکی خۆشت پێڵم تاریخی ئەدەب ئین بێت ئێمە ئەوەندە با هەموو جارە خۆمان نەکەین بۆ سۆپەرمانێ بڵین کاکە ئێمە خاوەنین بەس نازانین بەکاری بێنین. ئێستا عەرەب لەسەر تاریخی معەلەقاتی سەبع حەوشاعیرەکەی لەسەر ڕۆژەکانی شەڕەکە ئێمە ئەوەنە داما و ئەوەنە دەستەوسان و کوردبینین نازانین بەلای جزیری لەسەر سەدەکەی شەڕەکەی لەسەر سەدەکەی یەکێکمان لە سەدەی 11 بوو لە سەدەی 15 بوو لە سەدەی 7 بووە یعنی بینیوتە لە تاریخی ئەدەبا لەسەر سەدە شەڕ کرێ ئەوەندەی ئەو گەلەی کە لە پاڵمان بووە لەسەر ڕۆژ و حەدەسەکانی معەلەقاتی سەبع شەڕەکە ئێمە لەسەر سەدەی لەدایک بوونی ملای جزیری شەڕەکەی یعنی ئەمە بەدبەختی کاکەوە باس لە وعی وشیاری خەڵکی کرد ئەم وعی وشیارێت چۆن دروستە بێت بۆچی وڵاتێکی دراوسێمان بۆ نزیکە لێمان لە کولتوراشتە بەڵام بۆ ئەوە وشیاریانەیە ئەی پارێزن هەمیشە زۆردارەکان تەنانەت مەسەن بۆ نمونە هەرگیز ئاغادەیەکی زۆردار نەیەشتووە کوڕی ڕەعەت فێری خوێنەواری بێت باشە ئەوانەی چواردەورمان کە کەڵبەیان تێژەنیوین نیانێشتوە ئێمە ئەو هوشیاریە بێت ئێمە گەلێکی بندەست بووین ئەمە نییە بڵێ ئێمە هەر ئاوا بووین هەر کەسێک هەر چواردەورمان دۆستی کورد نەبوون بۆیە نیانێشتوە ئەو هوشیاریە هەبێت ئەو هوشیاری خەڵکمان مەسەن بۆ نمونە هەتا ئەم ساڵانە شەڕە سەلاحەدین ئەیوبی و عەرەبە یعنی یەک سەروەریان بە ئێمە ڕەوا نەبینیوە ئەگەر ئەو ئەرشیفە نەبێ و ئەو دۆکۆمنتە نەبێ کۆمەڵە شت ساکاتۆ بەس مەسەن کاڵی ئەرشیفی مێژووی هەیە ئەرشیفی دادوەری هەیە ئەرشیفی ئەدەب و هونەر هەیە ئەسکەری هەیە سڕی و نهێنی هەیە ئەمدا هەندێک حەدەس هەیە لە مەسەن ئەشارێتەوە هەر ئەشارێتەوە پاش 30 ساڵ 40 ساڵ بێ مەسەن بۆ نمونە و ڕێکەوتنامەکەی هەواری بۆ میدێن لە کاتی خۆیان شارایەوە ئەوەی جەزایر کە نەکسەی شۆڕشی کوردی بوو ئەی بوو بن وەسیقە و ئالەمە خیرانە و کاکە ئەمە قەزێکە ئاوا بوو مامەرەکە ئاوا بوو یعنی هەموو شتێک ئێمە بەلاڕێیانە بردوین و ئێمەش بەدبەختیەکەمان ئەوەیە سەرانی ئێمەش مشتری ئەو عەمالەتە بوون کە ئەرشیفی خۆی بشارێتەوە. کاکە ئێمە بینیومانە لە زۆرێک لە ماڵەکاندا یان کەسوکاری و کەسانی کە کەسێکیان لە دەستداوە کەسێکی بۆ نزانا بۆ نووسەر بووە هەمیشە کتێبخانەیەکیان هەیە شوێنێکیان هەیە پارێزگاریان لەو شتانە کردووە جا پرسیارەکەی من ئەوەیە کە لەسەر ئاسی تاک بەڕێستان و خۆتان لازمونی خۆتانەوە تا چەندێک گرنگیتان بە پاراستنی ئەرشیف داوە ناو دەبری بە سنووقە ڕەشەکانیەوە جاری وا بووە زۆر برهادری گەڵ ئەو کتێبم بەرێ ئەڵم ئەو کتێبە زانین چیم تێداوە قیمەجەڵم ئەلم چوار جاویستمە کە با بخۆم نەمخواردەوە لە کاتی خۆیان هاومە بۆ کتێبە لەبەرەوەڵ ئەی نادەمێ من جاری وا هەیە خوا ئاگادارە وەرەقەیەک لە بینی کتێبەکە ساخەکەم بەس مشکلەی منەوە ئیندێکسم بۆ ناکرێ ئیندێکس و فەرستەم بۆ ناکرێ کتوپڕەکەەوەمەوە سەری ئەو وەسیقانی کە ئینەکەی کە باسیەکەیت من زۆر جار کتێب هەبووە وەڵا لەو سەرجادە دانراوە کابرا بە دینارێک بە 1000 دیناری فرۆشت هەچۆنێ بووە بە بێدەنگ لێم کڕیوە و دوایەوە ئەو بۆ چیە وتم وڵای کاکە ئەوە گە بدوایە یەک وەرەقە ئەم دایتێ بدوایە یەک وەرەقە $100 ئەم دایتێ لەبەرەوە قیمەتی ئەرشیفی لە کتێب و لەو شتە کۆنانە جاری وایە ڕسمێک وێنەیەک ئیشێکی زۆر گەورەت بووەکە ئێمە ئەگەر ئەرشیفێکی نیشتیمانیمانە وایە پێویستەکە من هەم بێت و تۆ هەبێ ئەوە بێ هەموو ماخسە ئەو ئەرشیفە نیشتیمانیەوە هەموو ئەخسە ئەو ئەرشیفە نیشتیمانیەوە هەموو کوردی ئیسفادەی لێکرد من جاری وایە هەندێک کتێبەیە مەسەڵێ فڵانە کەس ساڵی ئەو نەژیاوە بۆ ساڵی ئەو نەژیاوە نییە لە کتێب بۆ ئەگەر ساڵی ئەوەندە ژیاوە خۆ ساڵی سیوەش کتێبی تەبع کردووە یا لە فڵانە کەس ئەو نە ساڵ ژیا ئەو فڵان کەس خۆی تاکە لە پێشکی فڵان کتێبیاواڵێ ئەو کتێبە جاری وایە لە فڵان شوێن تەبع بووە وەڵام من جاران تاکو وا پیر نەبووم ئەمزانیە ئەو کتێبە هی مەطبعی حەوادیسە ئەوە هی فڵان مەطبعایەوە تەنان مەطبعەکانی بەس ئێستەی ترەوە ئەو حەواسەمان نەما ئەرشیفیش بە قەرینە هەندێک شتی تێ ئادۆزیتەوە مەسەلەن کە هینەڵێت دڵدار ئەڵێ لە ساڵی 1930 تا کە تەمەنم گەیە 20 ساڵ ویستم مزەکەرات نووسمەوەیتە تۆ ئۆتۆماتیکی ئەزانی مواریدی هەژدەیە ئەیزانی چەند ساڵ ژیاوە ئەگە وتیان ئەی ڕەقیب لە ساڵی ئەو نانووسراوەوە هەر بە قەرینە شتەکانە ئەیدۆزیتەوە کە ئەم پیا ئاها مەسەلەن شێخ ڕەزا لە ئەخیر شیعری
لبيرم دي سليمانية ألي كعبدالله باشا لشكري واليس نشر قد رزاع وكاتا طفلي دبستان بو دبستان ولا بزانة طفلي دبستان چەند ساڵ ئەو کاتە لەگەڵ ئەوە یەکسەر زانی ساڵی ئەوەندە بەقەرینە تاریخە دۆزیتەوە یعنی ئەگەر ئینسان تۆزێ سەلیقەی هەبێ و تااقەتی هەبێ و حواسی هەبێ زۆر شتت بوو ئاسانەکە ئەرشیف بۆ نمونە مەسەڵەن ئێستا لێی ئەو شوێنانی زۆربەی شوێنەکانی کوردستان وێران کرا ئەڵێم لە پێنجۆر خانوویەکمانە بوو ئەڵێ بەچی ئایسەلمێنی وەڵای وەرەقەیەکی ئاوکارەبای ساڵی 68مان هەیە ئەها ئەمە بوو بەوەی یعنی ئیشی تاپۆیشی بۆ کردی ئەرشیف زۆر قیمەت و زۆر گرنگی خۆی هەیە زۆر قیمەت و گرنگی خۆی هەیە باشە من پرسیارێک بکەم کاکاوە ئێستا زانین ئامڕازەکان وەسائلەکان بۆ پاراستنی ئەرشیف زۆر بووە بەڵام هەروەکو نمونەیەکی بەسیط من زۆر جار لە دایک و باوکم بیستۆ لەوتەی مۆبایل هاتووە ڕسمی مناڵەکەم نەماوە لەبەری جاران نەم شۆردەوە هەڵمەگر بەڵام ئێستا هەر لە مۆبایلەکە پسڕێتەوەی ڕسمی مناڵەکەم نییە جاوە لەوە بگێڕمەوە کە سەرڕای پێشکەوتن بۆچی نەمانتوانیەوە زیاتر پارێزگاری ئەرشیف بکەین یەکەمین زەربە کە لە دۆکۆمنتی ئەسڵ درا داهێنانی فۆتۆشۆپ بوو چەنە خزمەتیگر ئەو لەی بێ چیها وەسیقە تەزویر کرا لە عالەمە چیها وەسیقە و خەریتە تەزویر کرا لە عالەمە ئەم فۆتۆشۆپە ئافاتی خۆی هەبوو ئەم داهێنانە تازانە تەکنۆلۆژیای تازە زۆر یعنی دزەی کردە ناو دۆکۆمنتۆ زۆر شتی خراپی بەرەمێنە بەڵام ئەشمانتوانی بانی بە شێوازێکی باشی پێ ئەوە کەی ئەتوانی مەسەن ئەگەر حیمایی هەبێت مەسەن حیمایە بکرێ سکیوریتی باشی هەبوایە ئەم دۆکۆمنتانە و دەستکاری نەکرانایە بەڵام هەر لە ئەخیرا مەسەلەن خەڵکی متەخەسیس ئەو شتانەی ئاکاتەوە ئین بێت ئەگەر ئێمە ئەرشیفێکی نیشتیمانیمان هەبێ و چەند نوسخەی هەبێ و شوێنی پاراستنی باشی هەبێ ئەوە هەزار جار با تەزویر کرێ با مەسەن دەستکاری کرێ با بەلاڕێدا ببرێ ئەو زەربە نادات کاکا خولیای خۆت و حەز کردووە ئەوا شتەکان ئەرشیف بکەیان لای خۆت بمێنێتەوە وڵی ئەداین چۆن جاران لە گەنجیا لە تەلەبەتی یامە تەلەبەی ئەوانە سەر هەموو شتانی کە ئەرشیف کردو ماوە زۆربەی زۆرشتم ماوەڕێ وەڵام من لە تەمەنی کاری ئیسلامیشە ئێستا مەسەرەن جاری وایە کابرا مەسەرەن لە کاری ئیسلامی لەگەڵمانە بووە بەناوی سولاسی وان یەکەم لە ئەم 4-5 ساڵی پێشووە هەندێک برادرمانە بوو یەکی ابتیدایی ڕۆشتوینە مەکتەب یەکی ابتیدایی ڕۆشتوینە مەکتەب 3 جار سەیرانمان کردووە 23 کەس 24 کەس بووین ئێستا هەیە مەسەرەن باپیرە هەیە ئەوەیە ئەمانە کۆ بووینەوە لە مەکتەبی بریتیان ساڵی 75 کەناڵەکان هاتن ڕسملا بوو بەڵێ ڕسمێکی زۆرم لایە هی ساڵی 75 بوو ئەمە 3 جار تا ئێستا کۆ بووینەتەوە هەر بە ناوی سوداسی و بە بیرەوەری ناو مەکتەب بۆ یەکتری بانکەین زۆر باشە کاکەوە لە کۆمەڵگای ئێمەدا دەسەڵاتداران دەسەڵات حکوومەت گیداوە بە ئەرشیفکردنی بابەتە مێژوویەکانی کە پێوەستە بە کۆمەلگاوە پێوەستە بە شوناسی خۆیەوە وەڵا ئەداین چۆنە ئەوە بێنێتە سەر ئەوەی ئەگەر ئەم دەسەڵاتە خەڵکی تەکنۆقرات و خەڵکی لێهاتووی ئین کردایە و ئیشی حیزب نەبووایە وەزارەت دابەشکردن وەزارەتی ڕۆشنبیری زۆر شتی گەورەیە کرد زۆر شتی گەورەی ئەکرد بەڵام مادام وەکو گۆشتی خێر وایە بەشیەکەن هەرگیز ڕۆژان نبینی کەسێکی زۆر ڕۆشنبیر و کەسێکی زۆر متەخەسیس لە وەزارەتی ڕۆشنبیریە وەزیری ئەوێ بێ و بێت خەمێک لەوە بخوا و خەمێ لە ئەرشیفی نیشتمانی خۆی بخوا کاتە کاکاوە دەکرێت چی بکرێت بۆ پێیکەوە ئەزمونتان خۆتان لە بواری هەتاوەکو خەڵکی خۆی ئەبێ وا بڵێن هەتاکو خەڵکی خۆی بۆ پیا ئابێت خەڵک خەم لە ئەرشیفی خۆی بخوات ئیتر حەزەکەی بە ئەم بۆ ئەم ژیرە ئێمەش نەبێ شت مەفەوتێنن شت مەسووتێنن وێنەی بگرنەوە مەسەلەن وا بکەن کە نەڕوات مەڵێ ئەم وەرەقە قیمەتی چییە ئەم وەرەقە قیمەتی زۆر زۆرە ئەرشیف سامانێکی نەتەوەییە تۆ چۆن مەسەلەن ئەو درەختانە بیبڕیت و مەسەلەن ئین بێ زەرێکت داوە ئەرشیف سووتاندن ئەرشیف نێشتن ئەو هەیە مەسەن جاری وایڵێ بەنهای پاکردنەوەی مەخزنێکەوە یا مەسەلەن دۆڵابێکەوە کەسێکی مەسەلەن کابرا فڕاشەکەی لێدەڵخوا بۆم پاکەرەوە کۆمەڵی شت دەخات تەنەکەی خۆڵەکە دوای سێرەکەی کاکە ئەوە داین چی بوو ئەزانی چی بوو ئەوە لەبەرەوە ئەم دەسەڵاتی ئێمە هیچ یعنی وعیکی بۆ خەڵکەکە نێژۆ مەسەلەن من ئەبم بە مۆزەفی فڵان کتێبخانەیە نازانم قیمەتی ئەو کتێبانەشی هەروادانم هەر کتێبێکی بەرەگڕەقی جوان و ملەوەن بوو ئەوە قیمەتی لە فڵان کتێبی کە زیاترە یعنی خەڵکی متەخەسیس ناخێتە ئەو شوێنانە ئەمەش ئێستا گە پێت بڵێم چیها خەڵکی ئەکادیمی و چیها خەڵکی باش و لێهاتوو هەیە بۆ ئەو بوارە بەڵام
نعم کاتێمە کرد لە هەردا مەزراوەیەکە بابەتی ئەرشیفیمان بەجیا هەبێت و پارێزگایەکە لەگەڵیشیە شوێنێکی تایبەتمان هەبێت بۆ نمونە ئەم کەناڵی تۆ بەڵێ ئەگەر ئەرشیفێکی باشی نەبێت لە کاتی خۆیان ناتوانین بچیتۆ سەر هەندێشت و ئاسانکاری بۆ ناکە ڕاستە ئەرشیفیش ئەبێ کەسی کارمەند و کەسێکی متەخەسیسی چاکی بێ کە لە ئیندێکسێکی باشیە بێ فارستەکردنی ئەرشیفەکان جاری وایە من بۆ شتێک گەڕەمە نایدۆزمەوە بەڵێ لەبەر سەرقاڵی نایدۆزمەوە دوای دۆزمەوە هیچ بەڵام ئەگەر کەسێکە بێت ئەو عیلمە بابزانی ئەرشیفکردن عیلمە وەکو چۆن مەسەن زانستی کتێبخانە عیلمە ئەخوێندێت مەسەن هەر بۆ نمونە وەرەقەیەک ئەم وەرەقە من لە خۆ هەڵی ناگرم بیخەیتەینەوە بۆیە ئەپوێت و ئەبێ فڕێیت و خۆدی لێبێتە بەڵام ئەمە هەندێک دەرمان هەیە پیاە ئەکرێت هەندێک مەسەرن پاراستنی هەیە ئەکرێت هەندێک شتی کیمیایی هەڵەگیرێ مەسەن جاری وایە وێنەیەک چۆنە پارێزی خۆ لە ئەلبومانیە دوایی ئاوای لێەکەیت ئەپوێت و ئینە بێ وێنەیش شێوازی هەڵگرتنی خۆی هەیە خەریتە شێوازی هەڵگرتنی خۆی هەیە ئێمە مامۆسایەکمانە بوو مامۆستا ڕەفیق پیاەک بوو زۆر بە تەنگ ئەرشیف و ئێستا دەستگای ژینی هەیە دەستگای ژین مامۆستا ڕەفیق ساڵح و برای مامۆستی ئەوەندە قیمەتی ئەرشیفی ئەزانی ئەوەندە قیمەتی ئەرشیفی ئەزانی وای لێ کردبووین هەموو شتێکمان لە ماڵەوە لێ بوو بە ئەرشیف ئەوەندە ئەرشیفی لا خۆشەویست کردبووین لێرەوە سڵاحی بۆ لێرە ڕاستمشتی زۆر قەدیمە لایە ینی کاتی خۆی و وەڵای من هەندێک شتە بۆ مەسەن ئەوە لای باوکم هەبووە بڵێن ئەو حواسەی نەبووە نەیزانیوە بێ من زۆریم پاراستوە تەسکەرەی کۆن هەندێک شتی کۆن هەندێک نامەی کۆن یعنی تەنان نامەی دوعاوسەلامی بینی خەڵکم پاراستووە بگەڕێمە سەری ئەتوانم بڵێم ساڵی ئەو نە فڵانە کەس مردووە تاجێ نامەکەی نردووە بە فڵانە کەس نردوێتی فڵانە کەس ئاوا بێ ئەگە ئێمە ئەرشیفی نیشتیمانیمان لە بەیانی تۆ فیلمێکی لەسەر ساڵی 1920 باشە لەسەر 6 ئەیلولی فیلمێکی یەک مەسەلەن شتێکی دۆکۆمنتێکی وەڵا خۆ کاکە گیان بە قەمسەڵێکی ئەمریکی و خەڵک نادەی فیلمەکەی پێ بکەیت ئەگەر تو ئەرشیفی نیشتیمانیت هەبێ مۆزەخانەیەکی نیشتیمانیت هەبێ ئەو کاتە ئازانیت کە فیلمەکەت کرد چۆن ئەیکەیت بەس ئێمە هیچ ئەوەی کە هەموو خەم نەبێت ئەرشیف و کەلتوری خۆمانە باشە کەواتە سوودبینین لە ئەرشیف ئەمە بە خەڵک ڕەنگەوای پێی وابێ مە لەسەر ئاستی تاکە بەڵام ینی بۆ نمونە من لە بابەتی لێکۆڵینە لە بابەتی توێژینە جاریوە دامێنم بۆ یەک ڕقم بۆ یەک ژماری ساڵێک تا چنێک هاوکاری و کەسانە بوون ئەگەر بۆ منە داوا لە کاکاوە کرد بێ بۆ هەندێک لە بوارەکانە بەکاری بێن ئەوە هاوکار بوو هەر شتماوە بە کەس بۆی نێناوەتە لەسەرەوە یاریشتیش فەوتاوە لەو بینە هەرێ وەڵا نایان بروسە کاکاوە لیستی ڕەشەوە من شتێکی کەم هەیە بڵێن ئین بێ بەس خەڵکی ئەرشیفی زۆر فەوتاوە من زۆر شتی کتێبی خۆم داوە بە خەڵک دوایی لە بازارە کڕیومەتە و فرۆشراوە هەر کتێبەکەی خۆم وتو کاک وەڵام کتێبی یا لێمون بووە یا ئین لە بازارە کڕیومەتەوە لە خەڵک نای خۆتی لەسەر نەبوو نای خۆم ئیمزای خۆی پێوە وتو کاک وەڵام کتێبی منە وتی وەڵا کاک کڕیومە باشە لێ دەکڕمەوە کاکەوە نەوەی ئێستا تا چەند گرنگە ینی ئاگاداری ئەرشیفی قەدیمی خۆی بێ سەردانی مۆزەخانە بکە مەسەلەن بخوێنێتەوە لەسەر مێژووی خۆی ئەم مەساتە ئەوەیە کە نەوەی ئێستا قیمەتی ئەوە نازانێ ئەم سۆسیال میدیا کە هات ینی سەقافەیەکی سەتحی وەکۆڵێ بەحرێکی دوور و درێژە بەڵام تاقو لە پێتە ڕکات ئەگەر قیمەتی کتێب بزانن بۆ نوبەرامەی کتێب و عمقی کتێب بزانن کەس تاقەتی ئەم سۆسیال میدیای ئێسەی نییە قەت تاقەتی ئەم سۆسیال میدیای ئێسەی من ئێستا دەڵێم ئەگەر بۆ سەعاتێکیش بێت بۆ 3 شارێکی بێ ڕۆژانە هەر دەسە ئەمە کتێبێنە و کتێبە کۆنانە شتێکی لا خوێنمەوە بۆ ئەوەی کە تو ئەتەوێت تێر بیت و عمق بێ لە کتێبە هەیە نەک لە ئەم سۆسیال میدیای کە ئێستا تێپەڕێ بەسەرتا باشە کاگەر بەراورد بکەن لە نێوان ئەو وڵاتانەیان ئەو نەتەوانی کە زیاتر پارێزگاریان لە ئەرشیف کردووە جیاوازیەکەمان چییە؟ وڵا ئاسمان و ڕێسمانە ئاسمان و ڕێسمان تۆ چیت هەیە ئادی چیت هەیە مەسەرەن ئەوانەی کە دراوسەی گەلێکی خاوەن وعی گەورە بوون بۆ نمونە تەنانەت لە ئێرانە لە ڕوخانی شایە لە سنەی نەیانێشت تاوانی بکرێ لە مەریوانە نەیانێشت تاوانی بکرێ کە حساب کە دێ بوو قەزایەک بوو
بۆ لەبەرەوەی ئەیزانی ئەمە هی ئەو دەوڵەتەیە با بێتەوە ئێمە هەر لەگەڵ ئینتیفاازە بێت قەریوەڵی خەسخانی جامیعا بن آخر بۆ يعني خەڵک ئەو نە مەسەرەن کتێبخانەی گشتی تاڵانەکەن مەخزەنێک بوو لە لای سەرا کتێبێکی بوو نازانم هی کوێ بوو خۆم بە چاوی خۆم بینی خەڵک فەردە کتێبی نادەرەوە با بۆچی دێ بۆ لێ گڵۆ ڕۆژە دەوێت ڕاستەوەڵە لە کۆتاییدا کاکەوت گرنگە چی بکرێت یان وڵا گرنگە ئەرشیفێکی نیشتیمانی هەبێت ئەو ئەرشیف هەرچەند مەسەرەن ئێستا نامەخانەکانی سێنامەخانەی جامیعای سۆران شتی زۆر چاکی ئەرشیف کردووە نامەخانەکانی جامیعای سلێمانی و ئەوە ئیشی چاکیان کردو هەندێک دامەزراوەی باش هەیە ئێستا بەڵام هێشتا ئەوە نییە کە ئەرشیفێکی نیشتیمانی بێ هەمومان بێت ئەینا زانکۆکان ئیشی باشیان کردو لەو بوارە ئەو نامۆتێزە بەرزانەی کە نووسراون مەسەن لە ئەرشیفەکان و زۆریان ئیسفادەیان کردووە ئەوان خەمیان خواردە بەڵام ئەوە نییە کە ئێستا بڵێن کورد ئەرشیفێکی نیشتیمانی دەوڵەمەندی هەیە و هەمیشە چەکێکە بەدەستمانەوە باشە کاکاو کە خۆتان کاندید کرۆ لەسەر لیستی کۆمەڵی دادگەری 1970 پلانتان هەیە و کە خۆتان ئەگەر لە داهاتوودا متوانێت خۆتان بەدەستهێنا پرۆژەیەک بابەتێکی زیاتر گرنگی بە بواری ئەرشیف بن ئەدانی چۆنە ئەمە هەمووی کۆمەڵی شتێ حەزی شخصیە بەڵێ مەسەن سەقافە و خوێندنەوە حەزی شخصیە تۆ ناتوانانی بۆ خەڵکی پسە پێ بکاکە ئەوە بکە ئەوگە ئەرێ وڵا ئەگەر بەدەست من بێ و شتێکم بەدەست بێ لەم وڵاتە شتێک لە وەرەقەی ئاو کارەباوە کە لە شەسەکان و لە پەنجاکانە کارەبا هاتۆتە فڵان شوێن ئەرشیفی یەکەم هەتا هاوکو وەرەقەی مۆلیدەکە کە ئێت ئەوەندە ئەرشیف قیمەتی هەیە لای لایمە ئەوە لێ بێزارین یەکسەر فڕێین بە تایبەتی پارێ لەنەوەی داهاتوو 40 ساڵی داهاتوە لەی وڵی ئێمە ڕۆزەمان ئاوا بڕێکرد لە شەو ڕۆژێکە حەوجار کارەبا بڕاو ئەوەی وەرەقەی مۆلیدەکەیە ئەزانی ئەم وڵاتە چ بەدبەختێکی بەسەر هاتووە چ بەدبەختێکی بەسەر هاتووە مەسەلەن ئێستا خەڵک لەکوێ ئەژی بۆ نمونە ئام تەوتین و هەژماری من و نازانم ئین بێ ئێستا شوانێک لە ئێرانە شوانێکی کورد لە ئێرانە بەقەر ئوستازێکی جامیعی ئێمە سەقافەی بانقی هەیە ئێمە ئێستش نازانین سەقافەی بانقیمان نییە ئێستا من پارەم پێ بەنازانم چۆن لە بانقدای دێم چۆن تاوتوی کەم لەوێ مادەم ئەو وەعیە هەبووە شوانێکیان بەقەر تاجریکی ئێمە سەقافەی بانقی هەیە ئێمە نیمانە دەی ئەوە چی گەیاندی ئەوە ئێستا ئەگەر ئێمەش کۆمەڵێک شتەیە هاوکارمان بێ و دەوڵەتێکی شەرعی و دەوڵەتێکی سیستەماتی باشە بێ وڵی نەک ئەرشیف نەک ئەوە ئەرشیفەکەین زۆر شتی کەش هێنینەوە کە لە ئەرشیفی ئێمایە و دزراوە زۆر شتیکە دێنینەوە کە ئەرشیفی ئێمە و دزراوە ئەرشیفی ئێمە و براوە ئەرشیفی ئێمە و تاریب کراوە ئەدانی چی هاشتی مۆمیاکراوە لە وڵاتی توابرا دەرەوە ڕاست هەرخێکی خەیاڵی لە مۆزەخانەکانی وڵاتانی ترا بەڵێ ئەوە نیە لە فلانشمان هاتەوە لە فلانش و فلانش لا سرود نیشتمانی عێراقیایی و بابل و فینا و ئاشور و لەنا بابل و ئاشور چی لێگە بۆ لەبەرەوەی تۆ ئەمخی خۆت ئەگەڕێنی تۆ ئێمەش ئایسە چی هەیە بڵێن هی ئێمەیە هەلم میدا لەسەر میدیاوکەی خستە و خەریب و شەڕیانە کرد خەڵک یعنی ئەوە ئەگەر ئەرشیف و هەبێ و مێژوێکی باش و پوخت و پاک و هەبێ و خەڵکێک پێش تۆ خەمی لێ خوارد بێت ئەمجا با بینی سەر و مەسەرەن شتی زۆر باشیمان هەبوو یعنی بڵێ ئەوە نییە کە هەر هیچ نەکراوە وڵا بۆچی نەکراوە مەسەرەن لەو کتێبانەی کە مەسەرەن تۆفەی مودەفری و فلانش و ئەوانە یاداشتەکانی ڕەفیق حیلمی گەشتەکانی شاکر فەتاح ئەوەی جەمال شاڵی دام لە تاوانەکانمانێن چێشتی ئەوە کۆمەڵێ ئەچیتە سەری یەک دنیا ئەرشیف و مێژوود بۆێنێت و ئەگەر تااقەتت هەبێ مەسەرەن ڕێ فلانە کەس ئێستا بەیانی کتێبێگەن وسم بەڵێم خۆمەکەمە دوان سواری مەریوان من ئەوە بوو سێرەکەم لە ئەرشیفی فلان کەسی مۆسوقا لە بیرەوەریەکانە ئەو ڕۆژە من چایچی بوو لە فلان شوێنە ئەو کاتە پێدەڵێ ئالوێ ڕایگرە ئەرشیف و ئەوەیە هەر کەسێ خۆی کرد بە دوان سواری مەریوان لە ئەرشیفا بۆ یەگەڕی کاکە کە ئەو کاتی تۆ باسی ئەو داستانەیەکەی کە تۆ ئین بوو قوربان تۆ جێی شعبی لە فلان شوێن ڕاستە سپاسێکی بەڕێز کاوە پێنجێنی میدیاکار و ڕاگەیاندکار ڕۆها کاندید لە کۆمەڵی دادگەری ژمارە دەیان خۆ بەخێر سپاس دۆستانەکەم شڵا لە دەرفەتی کە باشتر باسی ئەرشیفەکەین ئەرشیفی علمی ئینشاءالله دەستەکانە خۆش زۆر سپاس.